ئاینی پیرۆزی ئیسلام کۆتا دینی پەروەردگارە کە دابەزیوە بۆ سەر زەوی لەو ڕۆژەوەش کە دابەزیوە تا ئێستا بەردەوام نەحەزانی ئیسلام هەوڵیان داوە گومان لەسەر ئەو دینە و خودی کەلامی خوددا دروست بکەن بەڵکو بۆش نەوەستاون تەشهیر و بوختانیشیان بۆ دروست کردووە بەڵام ئەوە جێگەی دڵخۆشیە بۆ موسڵمانان و جێگەی ناڕەحەتیە بۆ نەحەزانی ئیسلام بەردەوام شوێن کەوتوانی ئەو دینە لە زیاد بووندایە ئەمە حاڵەت نییە مەظاهیرەتە جاری یەکەم و دووەم و دێم و سەدەم نییە کە بێڕێزی و تەشهیرکردن بە خوا و بە پێغەمبەری خوا و بە مقدساتی ئیسلام و بە دین و بە معجیزاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قورئان دەکرێت پێشتر لەسەر حەدیث بۆم جارە پەڕوونێتەوە سەر قورئان کەوا ئەمە ئیسرا میعراج بوونی نییە جەهەنەم بوونی نییە ڕۆژی بوونی نییە حیجاب بوونی نییە کەمانە هەمووی خەڵکانێکن دروست کراون سەر بە دەستگای تایبەتن کەوا دەعم دەکرێن لە پارەی بەرق و قوتی ئەم میلەتیان بۆ سەرف دەکرێتن کەوا بێن گومان و هەروەها شبوهات دروست بکەن لە دین و ئیمان و عەقیدە و خوا و پێغەمبەر و مقدساتی دینی ئەم خەڵکەی مسلمانان زعمە خاڵ یەکەم کە دەبێت گرنگێکی زۆری پێ بدرێ و دووەمین شتیش بەڕاستی ئێمە وەکو مامۆستایان بە هیچ شێوازێک تەنازوو لەو قەزەی خۆمان ناکەین ئەم جارە بە هیچ زۆر جددینە لەسەر ئەم قەزەی دەبێ ئەوانە بەڕاستی دادگایەک لایەن بکاتەوە وەزارەتی ئەوقاف و ڕۆشنبیری و زانان بێنە سەخت لەبەرەوەی ئەرچی ئەوانە دەستگا پەیوەندیدارەکانە مامۆستایان و هەموو خەڵکە بنبڕی ئەم قەزیە بکرێت دژایەتیکردنی دینی ئیسلام لە حاڵەتەوە بووەتە دیاردا لە کوردستانیش هاوشەوی سەرجەم وڵاتانی دنیا ناوەناوە چەند کەسانێک بە یارمەتی دەستی وڵاتە بێدینەکان و جوولەکە سەر هەڵدەدەن بۆ دژایەتیکردنی دینی ئیسلام بەڵام بەهۆی هۆشیاری هاوڵاتیان هیچ کامێک لەو کەسانە نەیانتوانیوە ئامانجەکەیان بپێکن مامۆستایانی ئاینیش پێیان وایە ئەگەر حکومەت بە جددینێتە سەرخەت بۆ بێدەنگکردنی ئەو کەسانی دژی ئیسلام قسە دەکەن ئەوە شیرازەی کۆمەلگا تێک دەچێت ئەرکی حکوومەت لێرە ئەرکێکی یەکجار قورسە لە ناو حکوومەتیش بەڕاستی داواکاری گشتی وەزارەتی ڕۆشنبیری ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان دیت لە کۆمەڵێک بابەتی زۆر کە زۆر جەوهەریش نەبوون بە نسبەت ئەو بابەتانی کە وروژێندران ئامادە بوون هەنگاوی زۆر گەورە بهاوێن ئەوانە هەنگاوی زۆر یعنی کاری زۆر مەترسیدارترن دەبێ حکوومەت ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری یان داواکاری گشتی لە زوو شتێکی دیکە ئەو هابێتە دەنگ بەڕاستی خەڵک دەیان پرسیاری لۆ دروستەبی کاتێک دوو نەفەر و دە نەفەر گلەی لە شتێک بکەن ئەوان بێنە دەنگ بەڵام بە هەزاران کەس لە کوردستان ڕۆژانە گلەی لەو دەنگانە لەو ڕنگانە لەو شێوازانە دەکاتن لەو نەفەسانە دەکاتن کە بۆ شێوازە دەردەبڕێن بۆ حکوومەت قسە ناکاتن بەڕاستی ئەرکی داواکاری گشتیە کە داواکاری گشتیە ئیش لەسەر ئەو مۆزوعانە بکاتن پارێزگاری لە داوای گشتی خەڵکی بکاتن ئاینی پیرۆزی ئیسلام کە دوا پەیامی پەروەردگارە بۆ سەر زەوی وە پاک و بێگەردە و هیچ کەم و کورتێکی تێدا نییە بۆ هەموو کات و ساتێک دەگونجێت ئەمەش جگە لە مسلمانان نەحەزانی ئیسلامیش ئەو ڕاستیە زۆر باش دەزانن بەڵام خۆیان لێجێل دەکەن و دانێ و مسلمانان بە قسەی بێبنەما و بێبەڵگا لە ڕاستە شەقامی ئیسلام دوور بخەنەوە ئەو کارەشیان بە یارمەتی و پاڵپشی سەهیۆنێت و چەند وڵاتێکی خاچپەرست دەکەن وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر